افزایمت باش دکتر زمکان درباره سیاست در و ایران اگر ریفورم خواز لگل میان راو لگل محافظکاران اگر چه آلیک شوان سرکت دیوان هلبجاتنا دا آیا ده چه کارتکنه لسر سیاست در و ایران کتن؟ بله بدڵنیاییەوە ئەگەر بێت و بەرەی ریفۆرم خواست لەگەڵ میانڕەوەکان کە ئێستا لە هاوپەیمانیەکان بە سەرکردایەتی سەرۆک ڕوحانی لەگەڵ ڕەفسەنجانی ئەگەر بێت و ئەوان لە انتخاباتەکانی بەیانیە کە بۆ پەرلەمانی ئێران و هەروەها بۆ مەجلسی خۆبەرا ئەکرێ ئەگەر لەو دوو انتخابات هەیە بتوانن زۆرینە بەدەست بێنن دەسەڵاتی سیاسی خۆیان زیاد بکەن ئەوە تا ڕادەیەک ناکرێ مبالەغە بکەیتەوە کاریگەریەکی زۆر گەورەی ئەبێ لەسەر سیاسەتی دەرەوەی ئێران بەڵام تا ڕادەیەک کاریگەری ئەبێ لەسەر سیاسەتی دەرەوەی ئێران بۆ نمونە ڕوحانی کە هۆکاری سەرەکی یەکێک بوو لە هۆکارە سەرەکیەکان کە توانی کێشەی ناوەچی لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی چارەسەر بکە یەکێک لە پرۆژەکانی کاریگەریە زیاتر دەهەبیتن بەڵێ یەکێک لە پرۆژەکانی ئەوەیە کەەوە پەیوەندی ئێران و ئەمریکا ئاسایی بکاتەوە ئێران بکە بە هێزێکی سەرەکی کە بە پاڵپشتێک بۆ سیاسەتەکانی ئەمریکا بە تایبەتی لە ناوچەکەیە و پەراوێزخستنی ڕکابەرە سەرەکیەکانی ئێران کە یەکێک لەوانە تا ڕادێکی زۆر سعودی عەرەبیە ئەوی تریشیان تورکیایە گەر بێت و ڕوحانی سەر بکەوێ بەرەی ریفۆرم و بەرەی میانڕەوەکان سەر بکەون لەم انتخاباتانە لە ناوخۆیان تا ڕادەیەک سیاسەتێکی میانڕەوتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پەیڕەوەکەن بەڵام ئەمە مانای ئەوە نییە بە تەواوی ئێران واز لە تەموحاتی ئیقلیمی ئەهێنێ بەڵکو بە پلانی جیاوازتریانە بێ بە شێوەیەکی زۆر ئایدۆلۆژی تەسەڕوف ناکە ئێران من تەسەورەکەم ئەوە بۆ چۆنی من بۆ نمونە لە سووریا ئەو پشتگیریە گەورەی ئەسەد لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە بەرەوەی کە ڕژێمێکی عەلەویە ئەو کات لە ڕوانگەی مەسلحەی قەومی ئێرانەوە پشتگیری نظامی سووری ئەکرێ لەوانەیە ئەو کاتە تەنازول بکەن لە مانەوەی ئەسەد لە بەرامبەر ئەوەی کەوا ئێران تا ڕادەیەک دەسەڵات و نفوزی بمێنێ لە ناو سووریایە بەنسبەت ئیسرائیلیشەوە لەواچێ پەیوەندیش لەواچێ ئەو خیتابە ناریە ئەو خیتابە ئاگرینی کە بەرامبەر بە ئیسرائیل هەیەە کەمتر بێ پێی ئەچێت تا ڕادەیەکی تریش وەک ئەوەی کە لە سەردەمی محەممەد خاتەمی ڕیفۆرمخوازەکان و لە سەردەمی ڕەفسەنجانی لە 1970 هەتاکو 2005 لەوە ئەچێ محاولە بکە ئێران پەیوەندێکی ئاساییتری هەبێ لەگەڵ وڵاتانی عەرەبی کەنداوە بە تایبەتی لەوانەیە بیانەوێت تا ڕادەیەک پەیوەندەکانی ئێران ئاسایی بکەنەوە لەگەڵ سعودیە سعودیە و ئێران بچەک نەخۆش بووینە ئایا ئەگەر ئەف ئالیە سەرکەت لە هەڵبژاتناندا دێ چەند کارتێکنە سەر پەیوەندیان هەردوو ئالیە کرد ئایا ئەف پەیوەندە دێ بەرەف باش بوونێ و چەندیانژی خراپتر دەچەند بەڵێ سێریکە بەدەر لەوەی چێ لە تاران حکم ئەکا ئێران دەوڵەتێکی سەرەکیە و بە شێوەیەکی حتمی لەبەر ئەوەی کەوا بە حکمی موقعی جوغرافیەکەی بە حکمی دانیشتوانەکەی بە حکمی سەرچاوە ئابووری و مرۆییەکانی هێز و دەسەڵاتی خۆی برازەکە لەو سنوورەکانیەوە ئەمەش ئەی خاتە ململانەوە لەگەڵ دەوڵەتەکانی دەرەوەیە جا چی ڕوحانی لەسەر حکم بێ میان ڕەو بێ یاخود خەڵکی توندڕە و لەسەر حکم بێ لە ئێرانە بەڵام پێم وایە وەک ئەوەی کە ئیشارەتم پێەیە لە سەردەمی ڕەفسەنجانیە ئێران بەو شێوەیە بە شێوەیەکی زۆر ئایدۆلۆژی شیعی تەعاملی ناکرد لە ڕوانگەی بەرژەوەندی نەتەوەی ئێرانەوە لەگەڵ وڵاتە دراوسەکانی تەعاملی بەس نها شەڕ پەیدا بووە ئانکو ئالۆزی ناوبەرە سنە و شیعە پەیدا بووە کو هەر ئالیەک هەوڵ دەتەن شیعە سەرکەویتن و ئالیە سنیژی هەوڵ دەتەن سنی سەرکەون ئایا ئەف زەمان هاتیە گۆڕین یا بەریان هانها زمانێکی دن دەست پێکریە نەرینۆتە سەرڤەیەکی چییە؟ بەڵێ وەکو باسم کرد ئەگەر بێت و ڕوحانی و ریفۆرمخوازەکان و میانڕەوەکان بێنە سەر دەسەڵات ئەوە محاولاکەن کەوا لە ڕوانگەی بەرژەوەندی نەتەوەی ئێرانەوە نەک لە ڕوانگەیەکی ئایدۆلۆژیەوە تەعامل لەگەڵ هێزە سەرچەکانی ناوچەکەی بکەن بە تایبەتی سعودی عەرەبی بەڵام ئەمە ئەوە ناگەێنێکەوە ئێران دەستبەرداری نظامی شیعە بێت چونکە ئێران شیعیزم و فکری شیعی بەکار ئەهێنێ بۆ زیادکردنی دەسەڵات و نفوزی لە ناوچەکەیە جا چ ئێرانی قەومی فارسی بێ چ ئێرانی شیعە بێ لەو باوەڕێیانیم گۆڕانکاریی ڕادیکاڵی ڕوو بدات بەهۆی ئەم ئینتیخاباتانەوە لە بیرمان نەچێ پێشتر کاتێک کە
ریفۆرم خوازەکان لە 1970 تا 2005 توانیان بێن لە پەرلەمانی ئێرانە باڵادەست بوون ئەو کات محافظکارەکان کە ئێستا ڕابەری شۆڕشی ئیسلامی ئێران مرشدی عەلا عەلی خامنەیی کە قیادەی محافظکارەکانەکە توانی لە ڕێگای دەستگای ئەعلامیەکان و دەستگای ئەمنیەکانەوە هەموو سیاسەتەکانی ریفۆرم خوازەکان ڕابگرێ نێڵێ ئەو هەنگاوان ناوخۆی و دەرەچیانە بنێت کە لە مەسلحەتی ئەوانە. بەڵێ دکتۆر دەربارەی دەستوەردانە ئیرانێ لە دەڤەرە بە تایبەت لە هەرێما کوردستانê و لە ڕۆژئاوایە کوردستانê ئایا سیاسەتە ئێرانê دێ چه گۆڕین پسەر دەهێن هەگەر هەر ئالیەک پسەر کەویتن دێ چابیتن؟ بەڵێ ئەگەر سەریکە ئەگەر زۆر گەشتبین بمەڵم بەڵێ ئەوە ئەو کاتە ئەگەر ئێران ریفۆرم خوازەکان یا میانڕەوەکان قیادەی بکەن ئەوە ئەو کاتە بە شێوەیەکی ئایدۆلۆژی تەسەڕف ناکە لە عێراقا یعنی پشتگیری حکوومەتی شیعە ناکە لە عێراقا بەو شێوەی کە ئێستا ئەیکا ئێستا ئێران بە تەواوی 100% پشتی حکوومەتی شیعە گرێ ئەگەر ئەو حکوومەتە شیعە بە شێوەیەکی نەرێنیش تەسەڕف لەگەڵ کووردا بکە. بەڵام ئەو کات ئەکرێ بڵێن ئێران لە بەرژەوەندی نەتەوەیەوە تەسەڕف لەگەڵ کوردستانەکە چ لێرە چ لە سووریا بەڵام مانای ئەوە نییە ئەزایی چۆنە ناکرێ ئەوەنە گەشتبین بی بەرامبەر بە دەوڵەتی وەک ئیشارەتم پێەیە ئێران مەساڵحی استراتیژی لەم ناوچەیە هەیە چێ لەسەر حکوم بێ گرنگ نییە ئێران لە ئەو کات ئەگەر ئێستا پشتگیری حکوومەتی شیعە بکە نێوێ کورد ئامانجەکانی بەدی بێنێ لە عێراقا ئەو کاتە نایە کورد جیابێتەوە لەبەرەوەی ئەترسەیەکەوە دەوڵەتێکی کوردی لە هەرێمی کوردستانە لە ڕۆژهەڵاتی لە ڕۆژاوای کوردستانە ببێتە هۆی ئەوەی کەوا کوردەکانی ئێرانیش داوای دەوڵەت بکەن یا داوای ئۆتۆنۆمی بکەن ئەو ئێرانیەکان لە ڕوانگەی بەرژەوەندی نەتەوەیانەوە ئەو حاڵەتە بە خەتەرێکی گەورە ئەزانن لەسەر ئەمنی قەومی ئێران. بەڵێ ینی بە ئەوەیەکی زیاتر سەر هەرێما کوردستانê باغڤین کارتێکردن ناوان هەڵبژارتنان دێ بچ ئەوە بیت سەر هەرێما کوردستانê بە ئەوەیەکی گشتی. بەڵێ وەک پێشتر ئاماژەم پێکرد تەسەور ناکەم گۆڕانکاریەکی گەورە ڕووبات بۆ لەبەرەوەی کەوا ئەگەر بێت و ریفۆرم خوازەکان یا بەرەی میانڕەو لە ئێرانە تەنانەت ئەگەر بتوانن دەسەڵاتیشیان زیاد ببێ لە ناو پەرلەمانی ئێرانیە ئەوە محافظکارەکان میکانزمیان هەیە کە نایەڵێ ئەوان ئەجەندای ریفۆرم جێبەجێ بکەن چ لە ناوخۆی ئێران چ لە دەرەوەی ئێران جا ئەگەر بێت و ریفۆرم خوازەکان تا ئێستا بە هیچ شێوەیەک دانیان بەوەیان نەناوە کە هەرێمی کوردستان ئەبێ سەربەخۆ بێ یا حکوومەتی بەغا ئەبێ بە شێوەیەکی باشتر تەعامل لەگەڵ هەرێمی کوردستانە بکە ئەسڵەن کاتێک کە لە سەروبەندی سەرهەڵدانی داعش ریفۆرم خوازەکان زوو بە زوو هاوەڕیان لێ بەرز بووە هۆشداریاندا کە دروستبوونی دەوڵەتێکی کوردی یا کەیانێکی کوردی زۆر سەربەخۆ خەتەرێکی ڕاستەوخۆیە لەسەر ئەمنی قەومی ئێران یعنی ئەو مەترسیە کە محافظکارەکانە هەیەە لە سەربەخۆیی هەرێمی کوردستان لە باڵا دەستبوونی کورد لە عێراقا بە هەمان شێوە میانڕەوەکانیش هەیەە لایەک لە ڕوویەکی ئایدۆلۆژیەوە سەریەکە پشتگیری شیعە باڵا دەستبوونی شیعە لایەکی تریش لە ڕووی مەسلحەتی قەومی ئێرانەوە سەریەکە کە دروستبوونی کەیانێکی کوردی بە هەر شێوە فۆرمێک بێ ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا کوردەکانی ئێران هان با دژی حکوومەتی خۆیان ئیش بکەن و بەم شێوەش مەسلحەتی قەومی ئێران بێتە ژێر هەڕەشەوە. بەڵێ دکتۆر دەربارەی کوردن نافخۆ ناف ئیرانێدا کوردن ڕۆژهەڵات ئایا چ ئالیەک پتر بەرژەوەندیا کورداندا کار دەکات ئایا کیش ئالیەک ئەگەر کورد دەنگە خۆ بدەنێ دە پتر خزمەتە دەڤەرێن کوردی کەتن. بەڵێ مێژوو دەری خستووەکەوە ریفۆرم خوازەکان و بەرەی میانڕە و سیاستێکی باشتریان هەیە یعنی باشترە بۆ کوردەکانی ئێران ئەگەر ئەوان بێنە سەر حکم بەلایەنی کەمەوە بەشێک لە مافە کولتورەکانی کوردەیەن بەلایەنی کەمەوە تا ڕادەیەک ئامادەنکەوە ڕێگەبن بە کوردی ئێران بێتە دەسەڵات ممارەسەی دەسەڵاتی سیاسی بکە جۆرێک ناڵم ڕادەیەکی زۆر جۆرێک لە ئۆتۆنۆمیان هەبێ بە پێچەوانەوە محافظکارەکان وەک لە سەردەمی ئەحمەدی نەژادە دەریان خستووە زۆر دژی هەموو بەرژەوەندێکی کولتوری هەموو مافێکی کولتوری کوردن لەوەتی ڕوحانی هاتووە ناڵم گۆڕانکاری زۆر ڕادیکاڵی دروست کردووە لە هەرێمی لە کوردستانی ئێران بەڵام تا ڕادەیەک مافی ئامادەیە کە مافەکانی کورد بات بەڵام ئەمەش مطلق نییە احتیمال لە پەشیمان بێتەوە لە بیرروڕاکانی کاریگەری هێزی تری لەسەر بێت. کەواتە دکتۆر بۆ پارتێن ڕۆژهەڵات بۆ بایکوتە هەڵبژارتنان کردیا گەلێک پرانیا پارتان بایکوتە هەڵبژارتنان کردیا ئایا بوچ
بەڵێ لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆ پارتە کوردەکانی کە لە هەرێمی کوردستان ئێستا هەڵەسوڕێن ئەوە حکمی هێز و توانای حکوومەتی ئێرانیە کە دای بڕیون لە کوردستانی ئێران دەسەڵاتێکی ئەو تۆیان نییە نا لە بەرەوەی کە چالاگنی نا لە بەرەوەیکەوە هەستی کوردایەتیان نییە بەڵام لەبەر ئەوەی کە حکوومەتی ئێرانی لە ڕووی ئەمنی و زۆر بەهێزە توانیوێتی کە کۆنتترۆلی ناوچە کوردیەکان کە چ لە ڕێگەی خیتابی سیاسیەوە بێت چ لە ڕێگەی وەسایلی ئەمنیەوە بێ بۆیە باوەڕ ناکەم لەو باوەڕیان نیم کە ئەمان بتوان کاریگەریی گەورەیان هەبێ لەسەر بیر و ڕای کوردەکانی ئێران بۆیان دەرکەوتووە ئەگەر بایکۆت بکەن ئەوە لە دژی ئەوانە بۆ ئەگەر بێت و بایکۆت بکەن ئەوە خەڵکی ڕادیکاڵی شیعی فارس ئەچێتن حکمەوە کە ئەو کات هیچ بەرژەوەندیەکیان جێبەجێ ناکرێت ئەمە بۆیان دەرکەوت لە 2005 زۆربەی کوردەکانی کوردستانی ئێران بایکۆتی هەڵبژارنەکانی ئێرانیان کرد بەڵام بۆیان دەرکەوت کە ئەمە هەڵەیە خەڵکی وەکو ئەحمەدی نەجات هات پشتیوانی ڕادیکاڵەکان هاتن کە بە هەموو شێوەیەک دژی بەرژەوەندیە کولتوری و سیاسی و ئابوووریەکانی خەڵکی کوردستان بوون بۆیە پێم وایە ڕەوتی ناچەکداری تازە دروست بۆ لە کوردستانی ئێرانە کە ئەوان زیاتر کاریگەریان هەیە و پێم وایە هانی خەڵکێنکەوە بەشداری بکەن و تەسەورەکەم شەر نییە 100% ڕازمم تەسەورەکەم بەشداریان زیاد بێ لەم انتخابات بۆی خەڵکی ڕیفۆرم بێتە ناو پەرلەمانی ئێرانەوە. بله دکتر درباره دموکراتیکردن سیستمی هەڵبژاردنە لە ئیرانە ئایا سیستمێکی دیموکراتیە گەلک عالی ئاماژە پێکت کەن گو ئەف سیستمی هەڵبژاردنە لە ئیرانە دیموکراتی نییە ئایا ئەگەر دیموکراتی بیت لە چدایە و ئەگەر دیموکراتیژی نەبیتن لە چدایە؟ بەڵێ سەیرێکە ئەگەر ئێمە معیارەکەمان دیموکراسی غەربی بێ ینی لە ڕوانگەی دیموکراسی ڕۆژاوایی و سەیری ئێران بکەین نەخێر لە ئێرانە دیموکراسی نییە و ئینتیخاباتیش تا ڕادەیەکی زۆر دادپەروانانە نییە بۆ ئێمە مەجلیسی ئیسلاحی دەستورمان هەیە لە ئێرانە ئەو مەجلیسە کەیان دامەزراوەیەکی سیاسی زۆر گرنگە لە 12 ئەندام پێکاتوە 6یان ڕاستەوخۆ لەلایەن خامنەییەوە دیاری ئەکرێن کە کەسێکی محافظکارە کە قیادەی ڕەوتی محافظکارەکە لە ئێرانە ئەو کەیانە ئەو دامەزراوەیە کاندیدەکان دیاری ئەکا بۆ هەڵبژاردن یعنی پێش ئەوەی کە کەسێک بتوانێت لە انتخاباتە بەشداری بکات چ بۆ پەرلەمانی ئێران بێت چ بۆ ڕئیسی حکوومەت بێت چ بۆ مەجلیسی شارەزاکان بێت کە بەیانی انتخاباتی بۆگرێ ئەمانە هەمویان پێشتر لەلایەن حکوومەتەوە دیاری کراون بۆ خەڵک بۆی دەنگیان پێ بدرێ بەڵام ئەمە 100% ناتوانێت فلتەری هەموو کەسێک بکە ینی بەیانی ئەبینی کەوا خەڵکی ڕیفۆرمخوازیش ئەتوانێت بێتە ناو دەسەڵاتەوە بەس تا ڕادەیەکی زۆر ئەم میکانیزمێکە کە ڕێگە لە پرۆسی دیموکراسی ئەگرێ بۆ چکە پێشتر محافظکارەکان بە خەڵک ئەڵێن تۆ ئەبێت دەنگ بەم کەسە بیت ینی ئەم کەسەت لە بەردەسایە بۆی دەنگی پێبی خەڵک ناتوانێت ڕاستەوخۆ بە شێوەیەک ئەگەر وەلای تەواوت نەبێ بۆ نظام بزانن کە وەلای تەواوت نییە بۆ نظامی وەلایەت فەقیهی ئەو مەجلیسە ئەو دەستگا دەوڵەتیە کە خامنەی کۆنتترۆلی کردووە ئەوە نایڵێت تەمام بۆ دکتۆر دەخوازی لێبوونێت کەم زۆر سپاس بۆ دکتۆر زمکان عەلی مامۆستای زانکۆی سلێمانی و شارەزا دێ سیاسەتە ناودەوڵەتیدا زۆر سپاس بۆ کودەمێ خۆتە دەمە زۆر سپاس.